بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. زور خوش حالم كلا خدمتنا لپێشکەشکردنی أو خلا التعلم النشط وفێربوونی چالاک Active Learning. زۆر سپاس بۆ ئاوات ئەکادمی بۆ مامۆستا ئاوات کە هەرچیان کێشا بۆی کە ئەو خولە بێتە دی. زۆر سپاسیان دەکەم و زۆر خۆشحاڵم کە لە خزمەت ئەو بەڕێزانەدام کە بەشدارن. هیوادارم ئەم خولە ببێتە مایە سوود بۆ گشتمان ئینشاءالله. تعلم النشط یا Active Learning هیچ دەربارەی ناڵێن تا کە دەست پێ ئەەکەین و ئیتر هەنگاو بە هەنگاو ئینشاءالله فێری ئەبین و بزانین فێربوونی چالاک چییە و مەبەستمان پێی چییە. ئەگەر ئەوانەی کە بەشدارن ئەکەیت کاغەز و قەڵەمتان لەلایە هەر دەبێ بە Active Learning دەست پێ بکەین. ئەگەر هەر یەکەی لە ماوەی دوو خولەک وێنەیەک بچێشن بەوەی کەوە Active Learning لای ئێوە چی ئەگەینیتن، فێربوونی چالاک لای ئێوەی بەڕێز چی ئەگەینیت. بەس بە وێنە تعبیری لێ بکە. مەرز نییە وێنەکە زۆر وێنەی ڕەسام و چی مەشهوور و وێنە کێشێکی زۆر بەناوبانگی، هەر خۆتان ینی بە شێوەیەکی ڕەمزی ئەو وێنەیە بچێشن، بەڵام تعبیری لێ بکەن کە بزانن ئایا بە چ وێنەیەک تعبیری لێ ئەکەن. ینی لای ئێوە فێربوونی چالاک چی ئەگەینێتن بە وێنەیەک هەوڵ بدەن تعبیری لێ بکەن. لێرە وەکو یاسایە کە دابنێن لێرە لەم خولە تاوەکو هەمومان سوودمەند بین، ئەوەیە کە بگونجێتن لەگەر خودی بابەتەکەش کە فێربوونی چالاک. ئەویش ئەوەیە کە لا ئەحەد منا یعرف كل شيء. هیچ کەم لە ئێمە هەموو شتێک نازانین. هیچ کام لە ئێمە هەموو شتێک نازانین. ئەکەیت هەر یەکێکمان لە بوارێک شارەزایی هەیە، لە بوارێکی تر شارەزایی نییە، لە بوارێک پسپۆری هەیە، لە بوارێکی تر پسپۆری نییە. کەواتە لا ئەحەد منا یعرف كل شيء اتفاق لەسەرەوە بکەین. دووەم كل منا لديه ما يعطيه. هەر یەک لە ئێمە شتێکی هەیە بیبەخشی بە بەرامبەر. یعنی من ئەتوانم شتێک ببەخشم بە بەڕێزتان، بەڕێزیشتان شتێک بەخشن بە من، هەر یەکێکتان شتێک ئەبەخشیت بەوی تر، هەمومان شتێکمان پێیە کە بیبەخشین بە بەرامبەر. خاڵی سێیەم كل منا بحاجة لما يتعلم. هەمووشمان پێویستمان بە فێربوون، هەمومان پێویستمان بە فێربوون، چونکە بە فێربوون گەشە ئەکەین. چەندە شتی باشتر بزانی لە ژیانی خۆت باشتر ئەتوانی بڕیار بدەیت، باشتر ئەتوانی هەنگاو بنێ. و الناس يتعلمون معا. خەڵک بەیەکەوە فێر ئەبن. باشترین شێوەی فێربوون ئەوەیە کە بە هاریکاری یەکتر شت فێر ببین، نەک هەر یەکەو بەتەنە. هەمومان پاڵپشتی یەکتر بکەین. جا ئەو چوار خاڵە ئەکەینە چۆن بڵێ یاسایەک، قاعیدەیەک لەسەری ئەڕۆین، کەواتە بەسی تاکە کەسێکمان نییە قسە بکاتن، ئەویش ڕێبوارە، چونکە ڕێبوار هەموو شتێک نازانیتە. لا ئەحەد منا یعرف كل شيء. هیچ کام لە ئێمە هەموو شتێک نازانیت. هەر یەک لە ئێمە شتێکی هەیە بیبەخشی بە بەرامبەر، و هەموومان پێویستمان بەوەیە شت فێر ببین و خەڵک باشترین فێربوون بەوە فێر ئەبن کە بەیەکەوە بە هاریکاری یەکتر شت فێر ببن. بەشێک لە فێربوونی چالاک بەس هەتا بوارەکە ڕاست بکەینەوە کە بزەبت لەگەڵ هەدەف و ئامانجەکانی ئەم خولە هەمومان متتەفق بین لەسەری.
یەکێک لەو بابەتانەی کە فێربوونی چالاک بالفعل فێربوون کاتە پرۆسەیەکی چێژبەخشی دڵخۆش کرد مێشک ئەکاتەوە شت بە ئاسانتر فێر ئەبی و شت بە ئاسانتر فێر ئەەکەیت ئەوانە وەکو خاڵی سەرەکی ئەمما لێرە باسی لە یادگەوشت ناکەین چکەوە خولێکی تایبەتە ماشاءالله مامۆستا ئاوات سەرکەوتۆ لەو بوارە لەوەی کەوە چۆن قورئان خێراتر لەبەر بکەی یا چۆن زانیاریەکان زیاتر لەبەر بکەی ڕەنگبی ئەو ئێمە نەچینە سەر ئەو بوارە چونکە ئەو بوارە باس ینی چۆن بڵێ تایبەتە بە یادگە و ذاکرە و میمۆری کە چۆن بتوانی میمۆری بەهێز بکەیت چەند تەکنیکێکی هەیە مامۆستا ئاوات چەندین خۆری هەیە لەسەر ئەو بابەتە ینی ئەگەر بەشدار بن سودمەند ئەبن لەو بابەت ئەوەی ئێمە باسی لێوە ئەەکەین خودی فەلسفەی فێربوونە چۆن فێر بین چۆن بتوانین فێر بکەین ئەوە چۆن بڵێ ئامانجێکی سەرەکی ئەم خولە ئەبێتن بێزنی باش لاپەڕەیەکتان لە گروپ لە بۆ هات وەکو ترەفیکلایتە بازنەیەکی سووری تێدایە بازنەیەکی زەرد و بازنەیەکی سەوز داوام کرده بوو کە لای خۆتان ئامادەبی ئەگەر نەش بوو لای خۆتان ئێستا کە هەر لەسەر کاغەز شتێکی وا دروست بکەن کە بازنەی سوور باس لەوەیە واز لە چی دێنیت دوای ئەوەی ئەو زانیاریانەی لەم خولە فێری ئەبی و شت فێر ئەبی لەم خولە هەندێک بڕیار دەبێت دروستە ئەو بڕیارانە بەشێک لەو بڕیارانە ئەوەیە بڵێ لەمە دووە ئەو شتانە ناکەم ئەوە لە ناو بازنە سوورەکەی لە بەرامبەر بازنە سوورەکە ئەو شتانە بنووس یعنی هەتا بزانی لەو خولە بەچی دەرەچی بازنە زەردەکە چ شتێک باشتر ئەەکەم یعنی هەندێک شتەیە لە ژیان تا تۆ ینی دەیکەیت بەس ئێستا لەم خولە فێر بوویت بە باشتر بیکەیت ئەوە لە بەرامبەر بازنە زەردەکە بینوس ئەمما سەوزەکە بۆ ئەوەیە کە شتانێکت دەست پێ دەکەیت تا ئێستا نەت کردووە بەڵام لە دوای ئەوەی ئەو زانیاریانە وەرەگری لەم خولە بڕیار دەدەیت کە لەمە دووە من دەبێ وا فێر ببم لەمە دووە من دەبێ وا فێر بکەم لەمە دووە من دەبێ وا مەسەلەن پەروەردەی منداڵ بکەم لەوە مەودووە من دەبێ وا بەو شێوەیە وانە بڵێمەوە چی بڕیار ئەدەی لەسەری کە بیکەیت بەو سێ بڕیارانە مەرجنیە لەوانەیە لە ناو خاڵە سوورەکە یا بازنە سوورەکە لە بەرامبەری مەسەلەن لە خلالی ئەم خولە 10 خاڵ بنووسی لە بەرامبەر زەردەکە 15 بنووسی فەرەزان لە بەرامبەر سەوزەکە 20 بنووسی 10 بنووسی 5 بنووسی هەر ژمارەیەکی بەوە ئەزانی لەم خولە بە شتێکی بەسوود هاتیە دەر بە بڕیار ئەمما خولێک فێرت نەکە بە چ بڕیارێک بێ دەر چ شتێک لە ژیانی خۆت بگۆڕی ئەم خولە زیادە نەک زیادە کات کوشتن یعنی بەشدار نەبی لەم خولە باشترە لە خولێک کە هیچ شتێکت لە بۆ ئیزافە ناکات هیچ بڕیارێکت لا دروست ناکات کە چۆن بتوانی ژیانی خۆت لە مەودووە ژیانێکی باشتر بدەیت چ شتێک فێر بوویت چۆن تەنظیمی ئەو زانیاریانەی کە فێری بوویت لە ناومێشکدا چۆن ڕێکی بخەیت هەندێک زانیاری لەوانەیە دووبارەن بەس ئێستا لەم خولە فێر ئەبی کە چۆن بتوانی ڕێکی بخەیت لەکوێ دابنی چۆن لەگەڵیەکی دابنی هەندێک زانیاری هەیە تۆ وات زانیوە ئەو شتە باشە لە فێربوونە ئێستا بۆ دەرەکەوی نەخێرەوە خراپە ئێستا دەبێ بەرامبەر بازنە سوورەکە دای بنێ و بڵێ من لە مەودووە واز لە شتانە دێن هەندێک شت تا ئێستا پێت نەزانیوە و ئێستا فێری ئەبیت ئەڵێت لە مەودووە من بەو شێوەیە ژیانی خۆمە بەمس لە مەودووە فێربوون لای من دەبێت بەو جۆرە بیتن لە مەودووە پرۆسەی فێرکردن لای من دەبیت بەو شێوەیە ئومێ دەکەم ڕوون بیتن و ئەو بازنانە من ناوەش لەوانەیە لێتان بپرسمەوە کە لەم ماوەیە لە بەرامبەر سوورەکە چی فێربوون یان چی واز لێ دەینن لە بەرامبەر زەردەکە چی باشتر ئەکەن و لە بەرامبەر سەوزەکە چی دەست پێ
باش چی دیارە ئەگەر یەک کەس لەوە جواب داتەوە ئەو وێنەیە ناڵم تعبیر لە چی ئەەکەم وێنەکە چییە باس لە تعبیر و شت ناکەین باس لە وێنەکەیە ئەمانە خەریکی چین ئەگەر یەک کەس جواب داتەوە بەس بە خێرایی کۆمەڵێک کەسم تۆپەڵێک بەفریان دروست کردووە و هەمویان وا دیارەیانە گەورەتری بکەن پاڵی پێوە ماشاءالله دەست خۆش ماوەست باش ئێستا دەینە سەر ئەوەی ئەوە یعنی کۆمەڵە کەسن وا بڕیاریان داوە کە بەیەکەوە ئەو تۆپە بەفرە تا دێ گەورەی تری ئەکە ئەکید ئەو تۆپە بەفرە بەو شێوە نەبووە کە لە سەرەتادا هەبووە بەڵام هەرچەندە ئەی سوورێنن و بەولادا ئەبن بەسەر بەفرەکە بەفریتری زیاتر دێتە سەر و گەورەتر ئەبێ ئێستا پەیوەندی ئەم تۆپە بەفرە لەگەڵ فێربوونی چالاک بەڕای ئێوە یاخود ئەو وێنەیە بەعام نەک تۆپە بەفرەکە وێنەکە بەعام چ پەیوەندیەکی بە فێربوونی چالاکەوە هەیە دووبارە یەکەمەوە خۆشەویستان خولەکە هەمووی وایە بەشداریکردنە لەبەرەوە ئەگەر درەنگ بێنە سەرخەت لە پرسیار وەڵامدانەوەی پرسیار کاتی زۆرمان لێڕۆ لەبەرەوە کاتێک پرسیارەکەم مەرج نییە وەڵامەکەت ئیلا بەو شێوەی بی کە من دەمەوێت نا لەوانەیە وەڵامەکەت بە شێوەیەک بیت کە من زۆر سوودی لێوەربگرم ئەو بەشداربوانەی تر زۆر سوودی لێوەربگرم لەبەرەوە کەس هی خۆی بەکەم دانەنێ پێک هاتین لە یاساکان هەمومان شتمان پێیە کە بیدەین بە بەرامبەر لەبەرەوە زۆر بە تەشجیعتان ئەەکەم کە بەشدار بێت ڕەنگی بەو شێوە تا ئێستا لەوانەیە خۆلی تر نەبووە ینی ئەوها خاستن ئۆنلاین بی و بەشداری بی عادەتەن یەک کەس هەیە و هەر قسە ئەەکە ئێستا ئەگەر ئەو گروپە هەندێکیان لە دیوی ڕاستەوە پاریاندا بە هەندێکیان لە دیوی چەپەوە پاریاندا ئەو تۆپە دروستە بوو بێگومان نەخێر لەبەرچی چونکە هەڵەوەشاوە لەسەر یەکتر ئەو لەولا پارێدا و لەولا یەکێشتر لەلایەک یەشتر لەلایەکی تر بەڵام ئەو تۆپە لەبەرچی ئاوا گەورە بوو تۆپە لە بەفرە چونکە هەمویان بە یەک ئاراستە بەرەو یەک ئامانج ئەڕۆن بە یەک ئاراستە کەواتە فێربوونیش تاوەکو بتوانی ڕۆژ بە ڕۆژ ئەو زانیاریانە گەورەتر بن و هەدەفەکە گەورەتر بیتن دەبێت بە ئاراستەیەکی دیاریکراو بڕواتن بە عەشوائیەت نەبی پەرت و بڵاو نەبیتن ڕێک و منەظەم بیتن ڕێکخراو بیتن کاتە لە پرۆسەی فێربوون و فێرکردن هیچ هەوڵێک بەکەم دانانی هەموو هەوڵەکان تەواوکەری یەکترن یان مەرج نییە هەمووی زانایی دەرەجەیەک بی لەو بابەتە تا بتوانی شت فێر بکە نەخێر زۆر جار منداڵێک شتمان فێر ئەکا کە بە خەیاڵماندا نەهاتوە ڕاستە ئەو زانیاریە زۆرەی نییە بەس لە بەشی خۆی لە ڕوانگەی خۆی کە تەماشا ئەکا شتێکی زۆر زۆر بە سوودمان پێ ئەگەینێت ئەها بینەوە سەریاسایەکان کە گوتمان هەر یەک لە ئێمە شتێکی هەیە بیبەخشی بە بەرامبەر هەمووشمان شتمان پێویستمان بە فێربوونە لەو گروپەش هەمویان کە پرۆسەکەیان بەیەکەوە ئەنجام داوە هانی یەکتر ئەدەن هەندێکیان بەشدارە هەندێکی قووەتی زیاترە هەندێک لەوانەیە فکرەی پێوی کە چۆن ئەو تۆپەڵە بەفرە گەورەتر ببیتن هەندێکیان بەس کاری ئەوەیە کە تەشجیع بکە باش دەستان خۆشسپاس یعنی ماشەڵاتان لێبی ئەمە بەشێک یعنی ئێستا گەر ئیسقاتی بکەینە سەر فێربوون و فێرکردن کەواتە فێرکردن و فێربوون کەی بەو شێوە خۆشە دەبیتن و کەی بەو شێوە سوودمەندە دەبیتن ئەگەر بگەڕێنەوە سەر فێربوون ئێستا واز لە بەفرەکە بێنن بەڵام ئەو معنایانەی کە وەرگیران لەوە ئێستا بتوانین ئێمە ئەگەر بڵێن فێربوون دەبێت بەو شێوەبی کەواتە بە گەشتبینیەوە بە دڵخۆشیەوە ئەو کاتە زۆر زۆر شت فێربی ئەمما قوتابیەک هەموو ڕۆژ هەڵسیتن لە خەو
دەگەر هەر جارێک کە ئێستا قوتابخانە بڵێ چە ڕۆژێکی ناخۆشە ئەچمە قوتابخانە تەسەوەڕەکەی چەند شت فێربی لەو قوتابخانە کە هەر ڕۆژ وازانی بەرەو ینی زیندان ئەڕۆ وازانی بەرەو شتێکی زۆر ناخۆش ئەڕوە کەچی لە هەندێک قوتابخانە وا هەبووە کە ینی مەسەلەن ناسیارێکمان خوێند لە بریتانیا ڕۆژانی شەمە و یەکشەمە ئەگریان منداڵەکان ئیلا بێ بچینە قوتابخان بەڵام کەچی ئەوە ینی مەسەلەن نامە یەکەم پێش یەک دوو ڕۆژ لە بۆ هات کە دایچێکە شکایەت لە حاڵی منداڵەکە یەکات کەدا ینی ئەینێرمە هەر قوتابخانەیەک دوایتر هەموو مامۆستایەکان بێزارە بن و ئەڵێن نامانە چکە هەر ئەگرێت مستەمر لەوێ بەگریانەوە هەتا هەموو مامۆستا و تەڵەبە و هەموویان بێزارەکە و ئیتر ئەینێرنەوە ماڵە بەڵێ بڵێن ڕێگای فێربوون بێکۆتایە بە بەردەوامی ئەمان ئەم تۆپەڵیان تا ئەو ئاستێ هێناوە بەڵام هەر بەردەوامیشی ئێنە ینی فێربوون وەستانی نییە لە هەر تەمەنێکا بێت لە هەر ئاستێکا بێت جوانە دەست فێربوون کۆتایی نییە کەواتە ڕۆژ بە ڕۆژ دەبێ هەر فێربین بگەڕێنەوە یاسایەکان کە گوتمان ئێمە هەمومان پێویستیمان بە فێربوون کەواتە چەندی بزانی ئیلا شتێکتر هەیە کە نایزانی هەوڵ بدەی فێری بی کەواتە بۆمان دەرکەوت لە وێنەیە فێربوون شتێکی بەردەوامە لە کەمیەوە دەست پێ ئەکا و ڕۆژ بە ڕۆژ بەرەو گەورەبوون و بەرەو زیادبوون ئەڕوات بەڵام بە شێوەیەک ئەگەر هاتوو بە ئاراستەیەکی دیاریکراوی هەبێت بە هاریکاری زۆر خێراتر شت فێر ئەبی ئەوانە ئەگەر هەر کەسە و بەتەنیا بواە نەیەتوانێت ئەو تۆپە بەفرە گەورە دروست بکەن بەڵام بە هاریکاری و هاوکاری یەکتر توانیان ئەو تۆپە لە بەفرە گەورە بکەن بۆ شێوەیە تا جەماعەتی زیاتریش بێنن ئێستا زیاتر ئەبیتن بەڵام بە شەرتێک لەگەڵ یەکترە تەبابن بزانن چۆن بە یەک ئاراستن نەکەریەکە و لەلایەکەوە ئینجا چێژی لێوەربگرن بەڵام لەگەڵ ئەوەشدا خاڵێکی تر باس نەکرا لێرە فێربوونیش سەختی خۆی ئەو ژینگەی ئێستا ئەو برادەرانە ئیشی لێەکەن ژینگەیەکی سەختە سەردە سەرمایە دەستیان ئەتەزێت کەواتە فێربوونیش ڕەنجی دەوێت شتێک نییە هەروە ینی زۆر سادە و ئاسان و ساکار ئێمە ئەڵێن پرۆسەیەکی خۆشە دڵخۆشکەرە ئەگەر بێت و بە فێربوونی چالاگی بەڵام مانایەوە نییە هیچ زەحمەتێکی تێدا نابێت نەخێر بەڵکو زەحمەتیشی هەیە بەڵام لەگەڵ زەحمەتێکە تۆ چێژێکی زۆریشی لێوەرئەگریت وایت لێ دێت کە ڕۆژ بە ڕۆژ بەرەو گەشەبوون و بەرەو زیادبوونتەوە ئەوە پرسیمان ماهۆ تعلیم فێربوون چییە لەوەی کەوا فێربوون بەعام فێربوون بەعام بەڕێزیشتان ماشەڵڵا وەڵامتاندایەوە بەڵام فێربوون بەعام كعربية عملية تنمية معرفية للفرد لا تحتاج إلى هدف وظيفي محدد ومن خلالها يتم تنمية القدرات الفكرية والتطبيقية بشكل عام يعني بروسيكا قشبة معرفي زانياري تاك أداة كأمانزي زور دقيق ومحددين وكو راهێنان ئامانزی تیادا زۆر ورد و زۆر محددە بەڵام تعلیم عامە فێربوون فێرکاری عامە چۆن عامە چۆن گشتیە ئەبینی لە قوتابخانە تۆ فیزیا خوێنی کیمیا خوێنی بیرکاری خوێنی زانستە خوێنی ئەدەب ئەخوێنی هەموو ئەوانە کاتە تو ئامادە ئەکرێت کە چۆن بڵێ زانیاریەکی گشتی وەربگری بەڵام دواتر ئەبێتە شتێکی تەخەسوسی لە بەکەلۆریۆسەوە تقریبا هەندێک جار پێشتریش بەڵام هێشتا هەرگشتیە کە توبەکەی ئەخینی فەرەزن توب ئەخینی 6 ساڵ هێشتا پزیشکێکی گشتیە توبێکی عامە دواتر جارێکی تر دێی تەخەسوسەکەی ئەو جارێ دێ لە تەخەسوسی خۆی تەخەسوسەکە
هەروای لێ لەبەرچی چونکە پرۆسەکە بە فێربوونێکی گشتی فێر هەر خودی تعلیم وایە ئەمما تەدریب نا مەسەلەن ئێستامە باسمان لە تەدریبە لەم خولە باس لە فێربوونی چاڵاک دەکەین یعنی باس لە مەسەلەن وەکو گوتمان لە یادگا باس لە خوێندنی خێرا باس لە چۆن ژیانی هاوسەری مەسەلەن باشتر بکەین ئەوە مەوزوعی ترن مەوزوعی ئەم خولە نین لەبەرەوە بەڵام لە فێربوون ئامانجەکانی تۆزە گشتین ئەنجا من خلال يتم تنمية القدرات الفكرية والتطبيقية بشكل عام كواتا آستي فكري أو تاكا وآستي چۆن جێبەجێکردنی ئەو زانیاریانە لە ژیانی خۆی بە هەمان شێوە ئاستێکی یعنی شێوەیەکی گشتیە شێوەیەکی تایبەتی نییە بەڵام ئەبینی مەسەلەن لە ناو ڕاهێنانە فەرەزەن ئەگەر لە زمان بیت مەسەلەن دەڵێ فێری قەواعد و یاساکانی ئەو زمان بکە فێری گفتوگۆ و ئاخاوتنەکەن فێری تەرجمە مەسەلەن چۆن وەرجێڕان بکەیت ئەوە هەمووی تایبەت لەبەرەوەی هەدەفەکەی دیاری کرا مەسەلەن فێری کۆمپیوتەرە بی ئەڵێ فێری وۆرد فێری پاوەرپۆینت فێری مەسەلەن ئۆفیس بەعام یان نا فێری ئۆتۆکادە فێری بەرنامەی فڵان ئەبی ئەوها ڕاهێنانەکە شتێکی تایبەتە بەڵام فێر بوون وەکو تعلیم شتێکی گشتی باش دێمەوە لای بەڕێستان ئامانج لە فێربوون چییە